سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی فەرمی خۆی لەبارەی پۆستی سەرۆک کۆمارەوە ئاشکرا کرد. لە 48 کاتژمێری داهاتوودا سەرۆک کۆماری عێراق هەڵدەبژێردرێت. پارێزگاری سلێمانی باز لە پرسی کامێرەکانی تیژڕەوی دەکات لە پارێزگاکە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی فەرمی خۆی لەبارەی پرسی سەرۆک کۆمارەوە ئاشکرا دەکات و لەسەر وتاری ئەمڕۆی ڕۆژنامەی کوردستانی نوێدا ڕایگەاندووە ئەگەر تەوافقی کوردستانی نەیتوانی مەسەلەی سەرۆک کۆمار یەکلا بکاتەوە بە دیموکراسی عێراقی قسەی خۆی بکات. لەسەر وتاری ئەمڕۆی ڕۆژنامەی کوردستانی نوێ زمانحاڵی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەڵوێستی فەرمی یەکێتی بۆ پارتی ڕوونکراوەتەوە و ئاماژە بۆ کراوە. ئەگەر تەوافقی کوردستانی نەیتوانی ئەم دۆسیە چارەسەر بکات دەتوانێت لە دۆسیەی تری چارەسەری کێشەکانی کوردستاندا دەوری خۆی بگێڕێت با گفتوگۆی یەکێتی و پارتی لەسەر کەیسی هەڵبژاردنی داهاتووی کوردستان و چارەسەرکردنی کێشە و گوزەرانی خەڵک بەردەوام بێت. لە بەشێکی دیکەدا یەکێتی جەختی کردوتەوە ئەگەر تەوافق لە کەیسی سەرۆک کۆماردا تووشی بنبەست هات با دیموکراسی لەناو هۆڵی پەرلەمانی عێراق قسەی خۆی بکات با سیناریۆی 2018 دووبارە بێتەوە بە دیموکراسی و دەنگی حەڵاڵی نوێنەرانی عێراق سەرۆک کۆماری داهاتووی عێراق یەکلایی بێتەوە. ئەندەمێکی پەرلەمانی عێراق وادەی هەڵبژاردنی سەرۆک کۆمار ئاشکرا دەکات و ڕایدەگەینێت سبەی چوارشەممە ئەو کۆبوونەوەیە ناکرێت. یاوەڕێی ڕۆژی نوێی ئەم مانگە هاوپەیمانی بەڕێوەبردنی دەوڵات کۆبوو و لە کۆبوونەوەکەدا ڕێکەوتن لەسەر ئەوەی ڕۆژی دوانزەی ئەم مانگە دانیشتنی تایبەتی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار ئەنجام بدرێت و واژووی 170 پەرلەمانتاریش پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرا. لەوبارەیەوە دکتۆر بڕێ ڕەشید ئەندەمی پەرلەمانی عێراق تایبەت بە شارپرێسی ڕاگەاند وادەی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار خرایە ڕۆژی پێنجشەممە. ئەوەشی ڕوون کردوتەوە لە سەرداوای زیاتر لە 180 پەرلەمانتار سەرۆکایەتی پەرلەمانی عێراق ڕۆژی پێنجشەممەی دیاری کرد بۆ دانیشتنی هەڵبژاردنی تایبەت بە سەرۆک کۆمار. سەبارەت بە دانانی کامێرەکانی تیژڕەوی پۆینت تو پۆینت هەواڵە بوبەکر پارێزگاری سلێمانی ڕایگەاند لە پرسی دانانی کامێرا بۆ سلێمانی پرسی پێنەکراوە و دەسەڵاتی ڕاگرتنیشی نییە. هەواڵە بوبەکر پارێزگاری سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنەمەوەیدا ڕایگەاند لە پرسی دانانی کامێرەی تیژڕەوی پرسمان پێنەکراوە و ڕامان وەرنەگیراوە دەسەڵاتی ڕاگرتنیشیمان نییە و گرێبەستەکە لای ئێمە نەکراوە. وتیشی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی نەوخۆ هەڵوێستی خۆم بە ڕاشکاوی ڕاگەیاندووە. ئەو ڕۆژەش کە ئەنجومەنی پارێزگا نووسراوەکەیان بۆ ناردووم ئاڕاستەی وەزارەتی ناوخۆم کردووە. ئێمە بەپێی یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی ڕاگرتنی لەلای ئێمە نییە و گرێبەستەکە لای ئێمە نەکراوە و پرسیش بە ئێمە نەکراوە و ڕای ئێمە ژوەرنەگیراوە. ڕای ئێمە خۆشمان بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی ناوخۆ بەڕوونی دەربارەی ئەم بابەتە باس کردووە و هەمان ئەو ڕۆژەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیارەکەی بۆ ئێمە ناردووە ئێمە ئاراستەی وەزارەتی ناوخۆمان کردووە بۆی لە بڕیار لەو بابەتەوە لە وەزارەتی ناوخۆ. وەزیری سەمەنە سروشتەکان بە وەکالەت وادەی دەبەشکردنی نەوتی سپی بەسەر ماڵاندا ئاشکرا کرد و ڕاشیگەیاند سەرەتا لە ناوچە شاخاویەکانەوە ئەو ناوچانەوە دەست بە دابەشکردنی دەکرێت کە ساڵی پار نەوتی سپیان وەرنەگرتووە. دکتۆر کەمال محەممەد وەزیری سەمەنە سروشتەکان بە وەکالەت ئاشکرای کرد بیستی ئەم مانگە دەست دەکرێت بە دابەشکردنی نەوتی سپی و لە سەرەتادا نەوتەکە بەسەر دانیشتوانی ناوچە شاخاویەکاندا دابەش دەکرێت. ئەوەشی وێت ڕۆژی پێنجشەممە 20 تشرینی یەکەمی 2022 دەست بە دابەشکردنی نەوتی سپی دەکرێت و سەرەتا لە ناوچە شاخاویەکان و ئەو ناوچانۆ دەست پێ دەکرێت کە ساڵی پار نەوتیان بەسەردا دابەش نەکراوە. ئەمڕۆ شاندێکی وەزارەتی کارەبا سەردانی ئیداری سربەخۆی ڕاپەڕێنی کرد و لە کۆنگرێکی ڕۆژنەمەڵیدا وەزیری کارەبای حکوومەتی هەرێم کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای ئیداری سربەخۆی ڕاپەڕینی ڕاگەیاند. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.